ئێوە بەخۆتان شایەدیوەن دەی نەوەتەکان سەرەتای نەوەتەکان بستنەوەی شورای بستنەوەی کرێکاری و کۆمەنیستی بستنەوە کۆمەڵایەتیەکان لەژێت تەسیری ئەم حرەکەتە چ بە زۆر بەقووەتر بوو لە ئێستا ڕێدانەوەی زیاتر بوو موەسیراتی زیاتر بوو بۆچی پاشەکشەی کرد بۆچی ئەم بستنەوە کۆمەڵایەتیانە بستنەوەی چەپە پاشەکشەی کرد و بەم حاڵەی ئێستاوە بستنەوەی چەپ لە کوردستانی عێراق ناتوانێت هەرگیز بێ بۆی کە احتیمالی زۆر وەکو بەدیل و ئەڵتەرناتیڤی داهات و سەیری بکرێت کە بەداخەوەی بڵێن یان هێزە ئیسلامی مەسەبیەکانن یان ئەو بستنەوە پۆپۆلیستیانن کە ئێستا دەور و نەخشیان هەیە ئەم کە بە بۆچوونی من بستنەوەی پۆپۆلیستی لە کوردستان تا ئەگەری سەرهەڵدانی بستنەوەیەکی فاشیستیش یا فاشیزم لە کوردستانە ئەبینم من بەڵام ئەم بستنەوە پۆپۆلیستیە بەڕاستی خەتەرە چوە نە ئیدایەکی هەیە نە ئەجندایەکی هەیە نە بەرنامەیەکی هەیە و تەنها ڕیکلامە و تەنها ئیعلامە و ئەمە پێم وانە لە هەر حاڵێکدا دەسەڵات بگرێتە دەست مەترسی گەورە لە کوردستان دروست دەکات بۆیە پێم وایە خەلەلەکە بەشێکی ئێوە نەقدی خۆتان بکەن بە تایبەتی حیزب شیوعی کوردستان